یاریزانانی دارەی سەربەخۆ سۆران لە ڕێزی پاڵەوانانی جیهانن لە عێراق و کۆریا و تورکیا و بەریتانیا پاڵەوانانی سۆران درەوشانەوە. سەرۆک بارزانی دەڵێ ڕۆڵی وەرزش هیچی لە سیاست کەمتر نییە بۆ ناساندنی میلەتی کورد بە جیهان. سڵاوتان لێبێت، من پشتیوان کەریمم، یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە ڕۆژی سێشەممە بەشێک لە ڕاهێنەر و یاریزانەکانی یاری تایکواندۆ لەیانێ وەرزشی سۆران گەشتی وڵاتی کۆریای باشووریان کرد بۆ مەبەستی بەشداریکردن لە پاڵەوانێتی یاری تایکواندۆ لەم وڵاتە دوای سەرکەوتن لە یاریەکان بە جلی کوردی و ئاڵای پیرۆزی کوردستان. ڕاهێنەر و یاریزانەکان چوونە سەر سەکۆ و نازناوەکان و مەدالیای زێڕ و زیویان لەمل کرد. لەلایەکی دیکەوە محەممەد ساڵح پاڵەوانی شاری سۆران و کوردستان لە یاری هونەرە جەنگەکان لە 28 مانگە لە وڵاتی ئیمارات لە شاریە بۆ زەوی بەشداری پاڵەوانێتێکی جیهانی کرد و ڕوبەڕووی یاریزانی وڵاتی مەغریب بنهایۆن بوویەوە توانی شکستی پێبێنێت و سەرکەوتو بێت. لەلایەکی دیکەوە پاڵەوان هەکارگەردی لە وڵاتی تورکیا لە پاڵەوانەتی نێودەوڵەتی ئەلکایاس یاری کرد و ئاستێکی بەرزی پێشکەش کرد. یوسف و سەهەند لە کەرکووک سەرکەوتو بوون. دوو یاریزانی سۆران بەشداریان لە پاڵەوانەتی نێودەوڵەتی بۆکسینگ لە لایەن ڕێکخراوی بایۆس لە شاری کەرکووک کرد. یوسف و سەهەند دوو پاڵەوانەتی یاری تایکواندۆ لە چەندین وڵات پاڵەوانەتی ناوخۆی و دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداریان کردی و خاوەنی دەستکەوت و نازناوی کەسین. هەرچەندە بە تەمەن بچووکە بەڵام بە عەقڵ ژیر و گەورەیە. سەهەند جەرگیزی تەمەن 12 ساڵ یاریزانی یاری تایکواندۆ و بۆکسینگ لە شاری سۆران توانی لە شاری کەرکووک پلە یەکەمی پاڵەوانەتی بە هایۆسی عێراقی بەدەست بهێنێت. هەروەها لە ڕۆژی شەممە لە کاتژمێر 6 ئێوارە سامان فاروق گەردی یاریزانی یاری هونەرە جەنگەکان وەک گەنجێکی کورد لەسەر ئاستی جیهان لە پاڵەوانەتی بۆکسینگ بەبێ دەستەوانە بەشداری کرد. سامان بە ئاڵای پیرۆزی کوردستان و بە کراسێکی نەخشێنراو بە وێنەی مەسرور بارزانی بەشداری کرد. پاڵەوانێتێکە لە وڵاتی بەریتانیا لە شاری لیڤەرپول ئەنجامدرا بە بەشداری چەندین یاریزانی بەهێز لە وڵاتانی جیهان. یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن هەرشاد.